تورکیا زیاتر لە هەر وڵاتێکی دیکە سوورە لەسەر ڕۆیشتنی بەشار ئەسەد. ئێرە ئەستەنبوڵە. گەشتیە جەنگیەکانی رووسیا بە ناوەڕاستی ئەستەنبوڵدا تێپەڕ دەبن بۆ گەیاندنی هاوکاری سەربازی بۆ حکوومەتەکەی بەشار ئەسەد. رووسیا ماوەیەکە زۆر بەتوندی هاتۆتە ناو هاوکێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. لە نوێترین پێشاتەکانیشدا پەرلەمانی رووسیا ڕەزامەندی دەربڕی بە ئەنجامدانی ئۆپراسیۆنی سەربازی لە دەرەوەی رووسیا و چەند کاتژمێرێک دوای بڕیارەکە فڕۆکە جەنگەکانی رووسیا یەکەم هێرشی ئاسمانی لە سووریا دژی داعش ئەنجامدا. هەرچەندە سەرۆکی پەرلەمانی رووسیا ڕایگەیاند لە ئێستادا رووسیا تەنها بەهێزی ئاسمانی پشتگیری لە حکوومەتی سووریا دەکات و جارێ نیازی نییە هێزی وشکانی ڕەوانەی ئەو وڵاتە بکات. ژەنەرال پەترایۆس فەرماندەی پێشووی هێزەکانی ئەمریکا لە عێراق و ئەفغانستان لەبارەی جموجۆڵەکانی ئەم دوایی رووسیا لە ناوچەکەدا دەڵێت رووسیا دەیەوێت ئیمپراتۆریەتێکی نوێ دابمەزرێنێت. پەترایۆس هێرشی توندیشی کردە سەر سیاسەتی ئەمریکا لە ناوچەکەدا و ڕایگەیان استراتیژی ئەمریکا شکستی هێناوە و بەهۆی شکستی استراتیژی ئەمریکاوەیە کە رووسیا دەیەوێت بۆشایی ئەمریکا لەو ناوچەیەدا پڕ بکاتەوە. لەم دواییانەدا هاوپەیمانەتیەکی نوێ با سەرکردایەتی رووسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست بووە کە پێگاتووە لە هەر یەکە لە وڵاتانی رووسیا، ئێران و عێراق و سووریا و گروپی حەزبوڵای لوبنان. ئەم هاوپەیمانەتیە نوێیە جگەلەوەی شەڕی داعش و گروپە توندڕەوەکان دەکەن پشتگیری لە مانەوەی بەشار ئەسەد و پێکێنانی حکوومەتی ناوەندی بەهێز و سەقامگیر لە سووریا و عێراق دەکەن. وەزیری بەرگری رووسیا دەڵێت لە ڕێگەی ژوورێکی ئۆپراسیۆنی سەربازی لە بەغداوە هەماهەنگی بۆ ئەنجامدانی هێرشە ئاسمانەکان لە سووریا دەکرێت. هاوکات حاکم زاملی سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند لە چوارچێوەی هاوپەیمانی چوارقۆڵی نێوان رووسیا و ئێران و عێراق و سووریادا ژمارەیەک شارەزا و پسپۆڕی رووسی و ئێرانی گەیشتونەتە بەغدا و هاوپەیمانەتیەکە کەوتووەتە قۆناغی جێبەجێکردنەوە و بودجە و شوێنی تایبەتیش بۆ ڕاپەڕاندنی کاروباری هاوپەیمانەتیەکە تەرخان کراوە. دوای پێکهاتنی ئەم هاوپەیمانەتیە نوێیە و هاتنەناوەی بەهێزی رووسیا بۆ هاوکێشەکانی ناوچەکە پێناچێت ئەمریکا و هاوپەیمانەکانی دەستەوەستان ببن و تەنانەت ئەگەری ئەوەش هەیە بە استراتیژی خۆیان لە ناوچەکەدا بچنەوە بەمەش پێدەچێت دابەشبوونی ناوچەکە بەسەر ئەو دوو بەرێدا تۆختر ببێتەوە. لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا کورد لە هەردوو بەشی باشوور و ڕۆژئاوای کوردستان شەڕی داعشی کردووە و جلهێزەکان لەوانە ئەمریکا و رووسیا ستایشی هێزە کوردەکانیان کردووە. بەڵام پرسیار ئەوەیە ئایا کورد بەسەر یەکێک لەو دوو بەرێدا دابەش دەبێت؟ پێدەچێت هەرچەندە ناکۆکیەکانی نێوان رووسیا و ئەمریکا لە ناوچەکەدا قوڵتر بێتەوە قورسایی کوردیش زۆرتر بێت بۆ پێی هەردوو لایەن هەوڵ دەدەن کورد لە خۆیان نزیکتر بکەنەوە. نزیکبوونەوەی کوردیش لە هەر کام لەو دوو بەرەیەدا سوود و زیانی خۆی هەیە. زۆربەی چاودێران پێیان وایە یەکێک لە کێشە سەرەکیەکانی کورد ئەوەیە پەیوەندیە نێودەوڵەتیەکانی بە دامەزراوەیی نەکردووە و تا ئێستاش پەیوەندیەکانی لە ڕێگەی حیزبەکانەوەیە و ململانێ ناوخۆیەکانی حەزبە کوردیەکانیش کاریگەری هەبووە لەسەر پەیوەندیە نێودەوڵەتیەکانیان. ئەگەرچی حەزبە کوردیەکان بەردەوام باس لە سیاسەتی سربەخۆ دەکەن، بەڵام لە چەند ساڵی ڕابردوودا دەرکەوتووە پارتی دیموکراتی کوردستان زیاتر لە تورکیا و ئەمریکاوە نزیکە و یەکێتی نیشتیمانیش لە ئێرانەوە. لە ڕۆژئاوای کوردستانیش پارتی یەکێتی دیموکراتی پێیەدا کە لەژێر کارتێکەری پەکەکەدایە پێشتر لەلایەن ئەمریکا و ڕۆژئاواوە بە گومانەوە سیر دەکرا و تەنها لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا بە بۆنەی شەڕی داعشەوە بۆچوونی ئەمریکا و ڕۆژئاوا بەرامبەر بە پێیەدە و ڕۆژئاوا گۆڕاوە. لە ئێستادا ڕۆژئاوای کوردستان تاکە دەواازەیە بۆ ئەمریکا بەڕۆی سووریادا و لە هەرێمیش لە بەرامبەر هاوپەیمانەتی عێراق لەگەڵ رووسیا و ئێران و سووریا پێدەچێت ئەمریکا گرنگی زیاتر بە هەرێمی کوردستان بدات لە بەرامبەردا پێگەی کورد بەلای بەرەی رووسیا و ئێرانیشەوە گرنگە. هەر بۆیە لە ئێستادا هەموو شتێک بۆ کورد کەوتۆتە سەر ئەوەی چۆن لەناو ئەم هاوکێشە ئاڵۆزانەی ناوچەکەدا یاری دەکات. ئایا کورد دەتوانێت سیاسەتێکی یەکگرتووی هەبێت و گەمەکەرێکی زیرەک بێت لەناو ئەو هاوکێشانەدا، یان ئەوەی لە داهاتوودا جارێکی دیکە مێژوونووسان دەینووسنەوە کە کورد بەهۆی نایەکگرتوویی و نەبوونی استراتیژێکی نەتەوەییەوە بووە قوربانی جلهێزەکان و دەرفەتەکانی لەدەستدا.